بەڕێزانم کاتتان باش ئەمڕۆ بۆ جارێکی دیکە دادگای سلەیمانی پرۆسەی دادگاییکردنی لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و بەشێکی دیکە لە دەستگیرکراوانی لالەزار تاخیر کرا یاخود تەجیل کرا بۆ کاتێکی دیکە. ئەڵبەت پێنجشەمەی ڕابردوو یەکەم پرۆسەی دانیشتنی لە دادگای سلەیمانی بەڕێوە چوو. پرۆسەکە بە حکمیەوەی کە بە قسەی چەند شایەت حاڵێک لە نێو دادگای سلەیمانی باسییان لەوە کرد کە بەهۆی ئامادە نەبوونی سکاڵاکاران پرۆسەکە تاخیر کراوە بۆ ڕۆژی پێنجشەمە 14 مانگواتە ئەمڕۆ لە کاژمێر دەی بەیانەوە پرۆسەی دادگاییکردنەکە بەڕێوە چوو. بەڵام ئەمڕۆژ جارێکی دیکە دادوەر بەڵێن دادگاییکردنەکەی تاخیر کردووە بۆ کاتێکی دیکە. پێنجشەمەی ڕابردوو بە دیاریکراوی ڕێگوتیان 14 مانگ جارێکی دیکە پرۆسەی دادگاییکردنەکەی بەڕێوە دەچێت. بەڵام ئەمڕۆ هیچ وادەیەک دیاری نەکراوە ئاخۆکەی پرۆسەی دادگاییکردنی جارێکی دیکەی دادگاییکردنی لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و بەشێک لەو دەستگیرکراوانەی لالەزار کەی بەڕێوە دەچێت. ئەلبەت ئەم دانیشتنی ئەمڕۆ دووەم دانیشتن بوو سەبارەت بۆ دۆسیانەی کە لەسەر لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی هەر یەک لەو دۆسیانە دۆسی بە تۆمەتی باڵێن کوشتنی بە ئەنقەس ئەمڕۆ وا بڕیار بوو لەسەر ئەم دۆسەیە دادگایی بکرێن و دادوەر بڕیاری یەکلاییکەرەوە بە سەبارەت بەوەی کە ئایا حکم دەدرێن یاخود پرۆسەکە تاخیر دەکرێت بۆ کاتێکی دیکە. بۆیە دوا بڕیار ئەمڕۆ دادوەر بڕیاری ئەوەیدا کە پرۆسەکە تاخیر کراوە بۆ کاتێکی دیکە بەڵام هیچ وادەیەک دیاری نەکراوە کە ئایا بەیانیە دوو بەیانیە مانگەیەکە 6 مانگێک هیچ وادەیەک دیاری نەکراوە کە پرۆسەی دادگاییکردنی بۆ جاری سێهەم کەی بەڕێوە دەچێت. ئەلبەت بە جۆرەی ئەو زانیارانەی کە بەیانیش دەستمان کەوت ئەمڕۆ لە دانیشتنەکەی دادگای سلێمانی هەر یەک لە قونسوڵی چەند باڵێن وڵاتێک لەوێ بوو بە دیاریکراوی قونسوڵی وڵاتی هۆڵندا و بریتانیا ئامادەی دادگاییکردنەکەی لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی بوون. ئەمڕۆ لە دادگا وەکو باسم کرد کە پرۆسەی دادگاییکردنەکەیان بەڕێوە چوو. بەڵام دوجار دادوەر بەبێ هیچ ئەوەی کە ڕوونکردنەوەیکی هەبێت تەنها پرۆسەکە دواخراوە بۆ کاتێکی دیکە. لە پێنجشەمەی ڕابردوو سکاڵاکارەکان لەسەر دۆسەی لاهور شێخژەنگی هیچیان ئامادە نەبوون لە نێو دادگای سلێمانی. ئەمڕۆژ سکاڵاکارەکان خۆیان ئامادە نەبوون بەڵام دادوەرەکان ئامادەی دادگاییکردنەکە بوون. بەڵام دادوەر بڕیاری ئەوەیدا کە جارێکی دیکە دۆسیەکەیان تاخیر دەکرێت بۆ کاتێکی دیکە بەڵام بە هیچ جۆرێک باسی کاتەکە نەکراوە. ئەم دۆسیی لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و بەشێکی دیکە لە دەستگیرکراوانی لالەزار ئەگەڕێتەوە بۆ 22 ئابی ساڵی 2005 ئەو کات باڵێن زیاتر لە 3 کاژمێر شەڕ و ڕوبەڕووبوونەوە ڕوویدا. هێزە ئەمنیەکانی سلێمانی داوایان لە لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و ئەو کەسانی دیکەی کە لە نێو ئوتێل لالەزارا بوون کە خۆیان بەدەستەوە بدەن بەڵام دیار بوو گژی و شەڕ ڕوویدا. لە ئەنجامدا لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و بەشێکی دیکەی لە دەستگیرکراوانی لالەزار بەهۆی ئەو دۆسیەوە دەستگیر کران و لە ماوەی ڕابردوو بەشێکی یان لەو دەستگیرکراوانە ئازاد کران. بەڵام ئەمڕۆ باڵێن کە لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی و دەستگیرکراوی دیکە دەبوایە ئەمڕۆ باڵێن حکمی یەکلاییکەرەوە بدرایە لە سەریان بەڵام جارێکی دیکە دۆسیەکەیان دواخراوە. لە ماوەی ڕابردووش پۆڵات شێخژەنگی و لاهور شێخژەنگی بەهۆی ئەوەی کە خۆیان گوتیان ئەڵبەدەما قسەی پۆڵات شێخژەنگی و لاهور شێخژەنگی خۆیان بوو کە زیاتر لە زاری یاخود لە دەمی بنەماڵەکانیانەوە باڵێن درا بە میدیا و باوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوان مانگرتنیان لە خۆراک ڕاگەیان. ئەلبەت ئەم مانگرتنیان لە پێناوەوە بوو کە چی دیکە دۆسیەکەیان مباتەڵەی پێ نەکرێت تاخیر نەکرێت و داواکاریەکی سەرەکی ئەوان ئەوە بوو کە دۆسیەکەیان ببرێتە شاری هەولێر یاخود لە شارێکی دیکەی هەرێمی کوردستانە پرۆسەی دادگاییکردنەکەیان بەڕێوە بچێ. بەڵام بە گوێرەی ئەو سەرچاوانەی کە ڤار قسەی لەگەڵا کردوون دۆسی لاهور شێخژەنگی و پۆڵات شێخژەنگی بە حکمیەوەی کە لە شاری سلێمانیە و لە شاری سلێمانیش دادگایەکی باوەڕپێکرا و باڵێن دادگایەکی تەواو هەیە لە شاری سلێمانی دەبێت پرۆسەی دادگاییکردنەکەشیان هەر لە نێو شاری سلێمانی بەڕێوە بچێ. بۆیە ئەو دۆسەیە تا ئێستا بەو جۆرە ماوەتەوە هیچ باڵێن ئەوەیە باڵێن دەنگۆی ئەوە نییە کە دۆسیەکەیان ببرێت بۆ شاری هەولێریان بۆ هەر شارێکی دیکەی هەرێمی کوردستان. پرۆسەی دادگاییکردنەکەیان لە نێو شاری سلێمانی ئەمە دووەمین جارە بەڕێوە دەچێت و تاخیر کراوە بۆ کاتێکی دیکە بەڵام بەبێ ئەوەی هیچ ئاماژەیەک
هەبێت و هیچ کاتێک ڕۆژێک دیاری کرابێ کە پرۆسەی دادگاییکردنیان بۆ جاری سێهەم کەی و چۆن بەڕێوە دەچێت.